ئەمە دەریاچە و بەنداوی دەربەندیخانە کە دەکەونە سەر ڕووباری سیروان. بەشێکی زۆری ئەو ئاوەی دەڕژێنە ئەم دەریاچەوە لە ئێرانەوە سەرچاوی گرتووە، بەڵام لە ئێستادا بەهۆی پیسبوونی ئاوەکەەوە بەشێکی زۆری سامانی ماسی لە دەریاچەکە ڕوبەڕووی لە ناوچوون بووەتەوە. بەڕێوەبەری بەڕێوەبەراتی بەنداوی دەربەندیخانیش باز لە هۆکارەکانی پیسبوونی ئاوی دەریاچەکە دەکات کە بەهۆی پاشماوە و بەشێکی ئەو ئاوەڕۆی لە سنووری سلێمانی و شارە زوور و هەڵەبجەوە کە لە شوێنی جیاجاوە دەڕژێنە ئەم دەریاچەوە ئاوەکەی پیس بووە. ئەمەش مەترسین بۆ لە ناوچوونی سامانی ماسی لە دەریاچەکەدا. ئێمە کێشەیەکی ترمان هەیە، ئەوش کێشەی پیسبوونی بەڕاستی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان. ئەوە یەکێکە لە کێشەکان. بۆ نمونە دەربەنیخان یەکێک لە کێشەکانی ئەوەیە دەریاچەی دەربەنیخان کە هەموو ئەو زێرابوو پاشەڕۆیانەی کە لە ناوچەی سلێمانی و شارە زوور و هەڵەبجەوە دێ لەگەڵ باران و لافاوە دێتەوە ناو دەریاچەی دەربەنیخان. ئەمەش لە ئایندەیە مەترسی هەیە بۆ سەر نەوعێتی ئاوی بەنداوەکە. ڕەنگە لە دوکانی شەمان کێشە هەبێ، لە شوێنەکانی تری شەمان کێشە هەبێ. ئێمە ئاوەکانمان سەرچاوەکانی ئاومان پاک ڕاگرین و زیادە مەسرەفی ئاو کەم کەینەوە، واتە ئاو کەم کەینەوە. بەڕێوەبەری بەشی پۆلیسی دارستانی شارە زووریش کە ئەرکی پاراستنی سامانی ماسی و چاودێریکردنی بەشێک لە کەناراوەکانی دەریاچەکەیان پێست پێدراوە. باز لە هۆکارەکانی لە ناوچوونی ئەو سامانە زۆرەی ماسی دەکات لە دەریاچەکەدا. بەهۆی پیسبوونی ئاوەکەوێ ئاوەکە ئاوەڕۆی ئەم منتیقانە شارە زوور لەگەڵ منتیقەی سلێمانی هەر هەمووی لەگەڵ بەشێکیشی هەڵەبجە و سیروانە ئەو منتیقانە ئەڕژێتە ناو ئەم دەریاچە بێتە هۆی پیسبوونی ئاوەکە. ئەم ماسیانە بەهۆی پیسبوونی ئاوەڕۆی ئەم منتیقانەوەیە. دووهەم معمەلەکان معمەلی سەر ئەم تانجەرۆ معمەلێکی زۆری تایە ئەبێتە هۆی پیسبوونی ئاوەکە. ئەم ماسیش کە مردارە بێت و پێڵێن ماسی ڕەقە. ئەم جۆرە ماسیش بەرگە ناگرن کە بەرگەی نەگرت ئاوەکە بۆنەکە ماسیەکانی کەیش مردارە بێتەوە بەهۆی بۆنی ئەم ئاوە کە بەڕاستی بە تایبەتی بۆنێکی زۆر ناخۆشی لێنە مەتیقەی شارە زوورە. ئەم مەتیقەیشە بەڕاستی ئاوەکە ئەچێتە دواوەکە ئەچێتە دواوە خۆرەکە خۆ دەزانین لە 15 زۆر گەرمە چ لێ هاوینە ئاوەکە گەرمە بێ و لەگەڵ ئەوەی کە پیسبوونی ئاوەکەیە ئەم ماسیە بەرگە ناگرێ و مردارە بێتەوە تایە. جێباسە پیسبوونی ئاوی دەریاچەی دەربەندیخان و لە ناوچوونی بەشێک لە سامانی ماسی لە جۆری ڕەقە تەنیا زیانی بە سامانی دەریاچەکە نەگەیاندووە، بەڵکو بەشێکی زۆری هاوڵاتیانیش کە گوزەرانیان لەسەر ڕاوی ماسیە لە ناوچەکە زەرەرمەند بوون. بابڕوای لێپسراوانی پۆلیسی دارستان و بەنداوی دەربەندیخانیش تا ئێستا هیچ هەنگاوێک بۆ پاراستن و پاگڕاگرتنی ئاوی دەریاچەی دەربەندیخان و ئەو سامانە زۆرەی ماسی بەدی ناکرێ. لەبەر ئەوە ساڵانە لەم وەرزەدا حاڵەتی لە ناوچوونی ماسی لە دەریاچەکەدا دووبارە دەبنەوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، دەربەندیخان.